پێش دەستپێکردن خۆشحاڵ دەبین بە پشتگیریکردنی ئەم کەناڵە خۆشەویستەی کە بابەتی خەندە ئامێز بڵاو دەکاتەوە. پێویستی بە پشتگیریەکانی ئێوەی بینەر هەیە بۆ زیاتر بەردەوامبوونی لەسەر کارەکەی. هەروەها لە ڕێگەی پشتگیریکردنی ئەم کەناڵە دەتوانن پشتگیری ئێمەش بکەن بۆ بەردەوامبوونمان لە خزمەتکردنتان. لینکی کەناڵەکە لە دیسکریپشنی ئەم ڤیدیۆیە دانێراوە. هیوادارم پشتگیری خۆتانی بۆ دەرببڕن. زۆر سوپاس بۆ هەموو پاڵپشتیانەی کە پێشکەشی دەکەن. ئەمانە دیمەنی سووریا و عێراق نین و یەمەن و ئەفغانستانیش نین، بەڵکو ئەم دیمەنانە وڵاتی تورکیایە کە ماوەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 2016 و بە دیاریکراوی شاری ئامەدا لە باکووری کوردستان کە ئەم شارە شاهێدی جەنگێکی سەخت بووە لە نێوان لەشکری تورکی و پارتی کرێکارانی کوردستان کە دوژمنە نوێ و کۆنەکەی تورکیایە. گەر تەماشایەکی مێژووی 100 ساڵی کورد و تورکیا بکەین دەبینین بەردەوام لە ناکۆکیدان چەندین ڕوبەڕووبوونەوەی سەخت ڕووی داوە. ناکۆکیەکان سنووری تورکیایان تێپەڕاندووە، بۆیە لێرە خاڵێک دادەنین و دەپرسین تورکیا و کوردەکان نهێنی ئەم دوژمنایەتیەی نێوانیان چییە؟ لە مێژەوە کورد بەشێکی گرنگ و دیاری نێوگەلی تورک بوونە و ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لە دەوڵەتی عوسمانیدا و لە دوای ئەویش جەنگیان بۆ سەربەخۆیی تورکیا کردووە بە ئامانجی بەدەستهێنانی دەوڵەتی خۆیان. سەرەتای ناکۆکیەکە ئەگەڕێتەوە بۆ شکستهێنانی دەوڵەتی عوسمانی لە جەنگی جیهانی یەکەم و دروستبوونی لیژنەیەکی وزاری کورد کە تێیدا ئەو لیژنەیە کاری دەکرد بۆ چارەسەرکردنی کێشەی ڕیشەی کوردەکان لە نێوانیشاندا بەدەستهێنانی دەوڵەتی سەربەخۆی کوردەکان و گرتنەبەری تەواوی ڕێگەکان بۆ جێبەجێکردنی ئەم کارە و بەڕاستی ئەم پێشنیارانە حکوومەتی تورکیایان بردە سەر مێزی گفتوگۆ کە لە نێوان تورکیا و وڵاتە سەرکەوتوەکانی جەنگی جیهانی یەکەمدا بوو. لە سەرەتادا لە ساڵی 1920 بۆ یەکەم جار لە ڕێکەوتنی سیڤەر کە بە یەکەمین ڕێکەوتنی نێودەوڵەتی دادەنرێت زۆر نزیک بوو کە کورد تێیدا ببێتە خاوەنی دەوڵەتی سەربەخۆی خۆی. لە سێ بڕگەی پەیمانەکەدا هاتبوو کە دەبێت دەوڵەتێکی سەربەخۆی کوردی دابمەزرێت، بەڵام باوکی تورکەکان کەمال ئەتاتورک بە خێرای ئەم ڕێکەوتنەی گۆڕی. ئەویش لە پرۆسەیەکدا کەشیکەرەوە سیاسیەکان بە دوولایەنە ناوی دەبن. لە ناوخۆی تورکیادا ئەتاتورک ڕووی کردە کوردەکان تا بە ناوی ئاین و برایەتی و پێکەوە ژیان و یەکپارچەی نیشتیمان گفتوگۆیان لەگەڵدا بکات و لە کۆتاییدا سەرکەوتوو بوو لە قایلکردنی کوردەکان بە کشانەوەی داواکاریەکانیان و لە بیربردنەوەی دەوڵەتی کوردی و بەڵێنی پێدان کە ئەگەر بارودۆخ ڕەخسا لە کاتێکی تردا بۆیان جێبەجێ بکات کە هەموو ئەم بەڵێنانە تەنها وەکو مەرەکەبێکی سەرکاخەز مایەوە. پاشان ئەتاتورک ڕووی کردە کۆمەڵگەی نێودەوڵەتی و سەرکەوتوو بوو لە قایلکردنی ئامادەبوانی کۆنفرانسی لۆزان تا واز لە بیرۆکەی دەوڵەتی کوردی بهێنن و لە بری ئەوە دانینا بە مافی کولتوری و زمانی کوردەکان کە ئەویش تەنها بوو بە مەرەکەبی سەرکاخەز کە دوای جێبەجێکردنی پەیماننامەی لۆزان و دابەشکردنی وڵاتانی ناوچەکە نەتەوەی کورد بەبێ دەوڵەت مایەوە و هەموو ئەو بەڵێنانەی کە بە کوردەکان درابوو جێبەجێ نەکران. دروستبوونی شۆڕش و ئاگر. دوای کۆنفرانسی بەناوبانگی لۆزان و پاڵپشتیکردنی ئەتاتورک خێرە هەڵسوکەوتی بەرامبەر کوردەکان گۆڕی، کۆبوونەوەکانی کوردەکانی سەرکوت دەکرد و بەکارهێنانی زمانی کوردی قەدەغە کرد. ئەوەش بووە هۆی دوودڵی و تووڕەکردنی کوردەکانی تورکیا کە بووە هۆی هەڵگیرساندنی شۆڕشێکی گەورەی کوردەکان کە ئەویش بریتی بوو لە شۆڕشی شێخ سەعیدی پیران کە لە ساڵی 1925دا ڕوویدا. ئەو شۆڕشەی کە ئەتاتورک بە ئاسن و ئاگر بەرەنگاری بۆیەوە
بۆ سەرکوتکردنی و هەزاران کەسی کوشت و سەدان کەسی دیکەی بێسەر و شوێن کرد و دەیان کەسی لە فەرماندەکانی شۆڕش لە سێدارەدا لە نێوانیشیاندا سەرکردەی شۆڕش شێخ سەعیدی پیرانیان لە سێدارەدا کە تا ئەم ڕۆژ گۆڕەکەی دیار نییە بەڵام ئەمە نەبووە هۆی وەستاندنی کوردەکان لە بەرامبەر مافەکانیاندا و لە ساڵی 1926 دووبارە کوردەکان هەوڵیاندا و شۆڕشی ئاگری داغیان هەڵگیرسان ئەویش بە سەرکردایەتی یەکێک لە دیارترین فەرماندەکانی سوپای عوسمانی کە جەنەڕاڵ ئیحسان نووری پاشا بوو و کۆمارێکی سربەخۆیان پێکهێنا بە ناوی کۆماری ئارارات و شۆڕشەکە بۆ ماوەی زیاتر لە 4 ساڵ بەردەوام بوو و چەندین ڕوبەڕووبوونەوە و بەرەنگاربوونەوەی توندی لێکەوتەوە بەڵام بە ئابڵوقەدانی نووری پاشا و هاوڕێکانی کۆتایی هات لە ناوچە شاخاوەکاندا ئەمەش ناچاری کردن خۆیان بەدەستەوە بدەن و سەرجەم فەرماندە و سەرکردەکانی ئەم شۆڕشیان لە ناو برد و هەزاران کوردیان لە ناوچەکە بێسەر و شوێن کرد تەنانەت زۆرێکیان خۆیان کوشت بۆ ئەوەی نەکەونە ژێر جەندەرمە تورکەکان دوای ئەویش کۆتا شۆڕش لە ساڵی 1937 ڕوویدا ئەویش شۆڕشی شاری دێرسیم بوو کە زۆرینەی دانیشتوانەکەی کوردن ئەم شۆڕشش بە سەرکردایەتی شێخ ڕەزای دێرسیم ئەنجام درا و شۆڕشەکە زیاتر لە ساڵێک بەردەوام بوو و سوپای تورکیاش بە چڕی فڕۆکە جەنگیەکانی بەکاردەهێنا و دەیان شار و گوندی وێران کرد و هەزاران کوردیان لە ناوچەکەدا کوشت و دەگوترێت کە کچە هەڵگیراوەکەی ئەتاتورک بە ناوی سەبیحە خۆی یەکەمین کەس بوو کە هێرشە ئاسمانیەکانی دژی کوردەکانی دێرسیم ئەنجامدا لە تۆپبارانەکەدا زیاتر لە 7,000 کورد لە ناوچوون و دەیان هەزار کەسیش ئاوارە بوون بەم شێوەیە ئەتاتورک گورزی خۆی لە کوردەکانی تورکیا وەشاند هەرچەندە دوای چەند ساڵی خۆی وەفاتی کرد بەڵام سەرکوتکردنی کوردەکانی تورکیا هەر بەردەوام بوو هەرچەندە بە هاونیشتیمانی تورک دادەنرێن بەڵام لە چەند ناوچەیەک بێبەش کراون لە زمان و کللتوری خۆیان لە ماوەی ئەو گۆڕانکاریانەی کە تورکیا پێیدا تێپەڕی کوردەکان هیچ ڕۆڵێکی دیاریان نەبوو و خەونی سربەخۆیش تا دەهات گەورەتر دەبوو تا کاژمێری سفر هات دووبارە دروستبوونەوەی بەرەنگار بوونەوە سەوساندنەوە و سەرکوتکردنی کوردەکان بەردەوام بوو و بەڕێکخراوێکی سیاسی ژیرانە بە باوەڕێکی چەپ و لە نەتەوەی کورد پارتی کرێکارانی کوردستان بە شێوەیەکی نهێنی لە بەرواری 1970 دامەزرا ئەو پارتەی کە کۆمەڵی خوێندکاری کورد بە پێشڕەوی عەبدوڵڵا ئۆجەلان دایان مەزرات دەتوانین بڵین کە ئەم پارتە بیرۆکی شیوعیان پەیڕەو دەکرد و داوای دەوڵەتێکی کوردی سربەخۆیان دەکرد چەند ساڵێک بەسەر دروستبوونی پارتەکە تێپەڕی و لە ساڵی 1984دا پارتەکە جوڵانەوەیەکی چەکداری دروست کرد ئەویش بە ئامانجی بەدەستهێنانی دەوڵەتێکی سربەخۆ و ڕوبەڕووبوونەوەکان لە نێوان سوپای تورکیا و چەکدارە کوردەکان لەو ناوچانە دەستی پێکرد کە زۆرینەی دانیشتوانیان کوردن و تا نەوەدەکانی سەدەی ڕابردووش بەردەوام بوو لەو بەرەنگاربوونەوانەدا هەزاران گوندی کوردی لە باشوور و ڕۆژهەڵاتی تورکیا وێران کران و سەدان هەزار کوردیش ناچار بوون کۆچ بکەن بۆ ناوچەکانی تری تورکیا لە کۆتاییدا ئەنجامەکەش کوژرانی 40,000 کەس بوو و توند و تیژی لە ناوچە کوردیەکانیش بەردەوام بوو تا لە ساڵی 1999 پارتەکە گورزێکی توندی لێدرا ئەویش بە دەستگیرکردنی سەرۆکی پارتەکەیان عەبدوڵڵا ئۆجەلان و زیندانیکردنی لە تورکیا بە تۆمەتی ناپاکی مەزن بۆیە دواتر پارتەکە دەست پێشخەری کرد بۆ ئاگربەست و داواکاریەکانی لەسەر بەخۆیەوە بۆ فیدراڵی کەم کردەوە پاشان ڕایگەیاند کە دەیەوێت لە کای سیاسی دوور بکەوێتەوە بەڵام هەموو ئەمانە بۆ چوونی حکوومەتی تورکیای نەگۆڕی بە تایبەتیش دوای گەیشتنی ڕەجەب تەیب ئەردۆغان بەدەسەڵات کە هەموو بابەتێکی پەیوەست بە فیدراڵیان سربەخۆی کوردەکانی ڕەت دەکردەوە چەند ساڵێک دۆخەکە بە ئارامی مایەوە بەڵام پارتەکە لە ساڵی 2004 دەستی بە هێرشەکانی کردەوە و سوپای تورکیای بە ئامانج دەکرد و لە ناوچە شاخاویەکانی باشوور و ڕۆژهەڵاتی تورکیا جێگیر بوو تا ساڵی 2009 چالاکیەکانیان بەردەوام بوو پاشان هەردوولا بە نهێنی گفتوگۆیان کرد لە ئۆسلۆی پایتەختی نەرویج بەڵام بە هەمان شێوەی بەڵێنەکانی ئەتاتورک تەنها بوو بە بەرەکەبی سەر کاخەز بۆیە مانگی 5 2011 گفتوگۆکان هەڵوەشێنرانەوە ئەویش دوای ئەوەی سەربازەکانی تورکیا لەگەڵ چەکدارانی پارتەکە ڕوبەڕووی یەکدی بوونەوە لە باشووری تورکیا ئەمەش کوشتنی 14 سەربازی تورکی لێکەوتەوە لەو کاتەشدا حکوومەتی تورکیا سەدان چالاکوانی کوردی دادگایی کرد
و ناو بەناو چەندین هێرشی کردە سەر کۆبوونەوەکانی پارتەکە بە خێرایی ناکۆکیەکان گەورەتر دەبوون و یەکێک لە توندترین ڕوبەڕووبوونەوەکان لە مێژووی هەردوولادا ڕوویدا. پارتەکە لە ناوخۆی تورکیادا فراوانتر بوو و سەدان زیندانی کورد لە ناو زیندانەکان مانیان گرت تا سەرۆکوەزیرانی ئەو کات ڕەجەب تەیب ئەردۆغان گفتوگۆی ئاشتی ڕێخست لەگەڵ ئۆجەلان لە زینداندا بەمەش دۆخێکی جیاواز و ناجێگیر لە نێوان هەردوولا هاتە ئاراوە. و ساڵی 2013 ئۆجەلان لە ڕاگەیەندراوێکی مێژوویدا داوای ڕاگررتنی شەڕی کرد و داوای لە حیزبەکەی کرد لە ناوچەکانی تورکیا بکشێتەوە. ئەمەش دوای ئەوەی داوای لە هەردوولا کردبوو زیندانیەکان ئازاد بکەن. پارتەکە ئەم داوایی جێبەجێ کرد بە ئازادکردنی 8 سەرباز و لێپرسراوی تورک کە لە باشووری کوردستان دەست بەسەریان کردبوون. بەڵام جەنگ لە سووریا نیگەرانیەکانی حکوومەتی تورکیای زیاتر کرد و بەردەوام بوو لە پێشێڵکردنی هەموو ڕێکەوتنەکانی نێوان هەردوولا بەتایبەت لەگەڵ زیاتر کاریگەربوونی ڕۆڵی کوردەکان لە ڕوبەڕووبوونەوەی ڕێکخراوی داعش لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا. پاشان لە ساڵی 2015 تەقینەوەکانی سروز ڕوویدا و دووبارە ناکۆکی کەوتە نێوان هەردوو لایەنەوە. ئەو کات پارتەکە تۆمەتی خستە پاڵ حکوومەتی تورکیا و گوتی حکوومەت کەم تەرخەمی دەکات لە پاراستنی ناوچە کوردیەکاندا. دواتر وەک پیشاندانی هێزی خۆی تورکیا دووبارە چەند تۆپ بارانێکی ئاسمانی ئەنجامدا لە هەرێمی کوردستان و سووریا کە بنکەکانی پارتەکەی بە ئامانج دەگرت. بەوەش کۆتا هەل لە ناو دەچوو لە گفتوگۆی ئاشتیانەدا. هەر لەو کاتەشدا تورکیا بەردەوام بوو لە ئاگادارکردنەوەی پارتەکە کە لە سووریاوە لە سنووری وڵاتی تورکیا نزیک نەبێتەوە. لەگەڵ ئەوەدا دووبارە تونند و تیژی لە ناوخۆی تورکیا دەستی پێکردەوە. ساڵی 2016 چەندین بەرەنگاربوونەوەی وێرانکەر لە شارەکانی تورکیادا ڕوویدا کە دیارترینیان شاری ئامەد بوو کە زۆرینەی دانیشتوانەکەی کوردن. لەو کاتەدا سوپای تورکیا تەواوی هێزە سەربازیەکانی خۆی بەکارهێنا تا ڕێ لە هاتنە پێشەوەی پارتەکە بگرێت بۆ ناو شارەکان. ئەمەش قوربانی زیاتری لێکەوتەوە. ڕۆڵی کوردەکان لە ڕوبەڕووبوونەوەی داعش لە ڕۆژئاوای کوردستان زیاتر بوو. لەگەڵ ئەوەشدا داواکاریەکانی تورکیا بۆ دوورکەوتنەوە لە سنوورەکانی بەردەوام بوو هەرچەندە هیچ چالاکیەکی لە سنووری سووریادا نەبوو. پاشان تورکیا بڕیاریدا لە ناوخۆ بۆ دەرەوە بکشێت و چەندین چالاکی سەربازی لە سووریا ئەنجامدا دژی کوردەکان کە دیارترینیان چالاکی چڵە زەیتون بوو لە ئەفرین کە بە یەکێک لە دیارترین ناوچەکانی کووردا دەنرێت لە سووریادا. پاشان پرۆسەی سەرچاوی ئاشتی ئەنجامدا کە ئەو سنوورانی تێپەڕان کە کوردەکان لە ژێردەستی داعش ڕزگاریان کردبوو. ئەمەش سەرڕای ئاگادارکردنەوەکانی ئەوروپا و ئەمریکا و تا دێ ناکۆکیەکان بەردەوام دەبن و کە لە ڕقی حکوومەتی تورکیا لە هەموو گفتوگۆکاندا زیاتر دەبێ و داواکاریەکانی کوردیش بەردەوام دەبن بۆ گەیشتن بە سربەخۆیی یان بەلایەنی کەمەوە فیدراڵی بوون. ئەمەش لە کاتێکدایە کە تورکیا سنوورەکانی دەبەزێنێت تا ڕێگری لە هەر فراوانبوونیەکی کوردی بکە لە سنووری خۆیدا. هەموو ئەمانش بەهۆی چەند ناکۆکیەکی مێژووییە کە نەهی ئێستایە و نەهی سەردەمی ئۆجەلان و کەسانی ترە. ناکۆکیەکان ڕیشەین و لەسەر باسی خاک و نیشتیمانە. تورکیا بڕوای وایە کە بیرۆکەی کوردەکان هەڕەشەیە بۆ سەر ئاسایشی نیشتیمانی. کوردەکانیش وای دەبینن کە خەونێکە و دەبێت ڕۆژێک بێتە دی. جا ئایا ڕۆژێک لە ڕۆژان داواکاریەکانی کورد دەبنە ڕاستی؟ ئایا دەوڵەتێک پێک دەهێنرێت بە ناوی کوردستان؟ یان تورکیا بەردەوام دەبێت لە دژایەتی کردنیان بەسەر کردایەتی ئەردۆگان؟ خۆشحاڵ دەبین توی بەڕێزش لە کۆمنت ڕای خۆت بنووسی. و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆیەمان بۆ بکەن و هەروەها شەیریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا. و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایپی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایپەکەش چالاک بکەن. و لە بیرشتان نەچێت هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە هەموویم لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وڵامتان دەدەمەوە. و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.